سێ هاوڵاتی سۆماڵی و ئەفغانستانی بە تۆمەتی قاچاقچێتی لە یۆنان دەزگیر کراون. یەکێکیان بە 142 ساڵ و ئەوانی دیکەش بە 50 ساڵ زیندانیکردن سزادراون. هەنەر عەبدی تەمەنی 28 ساڵە و خەڵکی سۆماڵە. دوای ئەوەی لە کانونی یەکەمی ساڵی 2020دا گەیشتە یۆنان بە تۆمەتی قاچاقچێتی دەزگیر کرا و سزای 142 ساڵ زیندانی بۆ بڕایەوە. پەرلەمانتارانی یەکێتی ئەوروپا بە دۆداچوونیان بۆ کەیسی هەنەد و ئەو کەسانەی دیکە کردووە کە بە تۆمەتی قاچاقچێتی لا یۆنان دەزگیر کراون. ئەو شاید حاڵانەی کە لە بەلەمەکەدا لەگەڵ هەنەد بوون هاتنە پێشەوە گوتیان کە ئەو قاچاقچی نەبووە. ئەوان دەڵێن دەبوایە کەسێک ئاراستەکردنی بەلەمەکە بگرێتە دەست بۆ ئەوەی نقم نەبین. ئێستا سزای 142 ساڵیان بۆ هەنەد بڕیوەتەوە. هەنەد دەڵێت داوای بەهاناوەچوونی لە پاسەوانانی کنارەوەکانی تورکیا کردووە، بەڵام ئەوان نەوەک یارمەتیان نەداون، بەڵکو ئاویشیان کردووەتە نێو بەلەمەکە و بەرەو یۆنان ئاراستەیان کردووە. لەو نێوەندەدا دوو ژن کەوتونەتە نێو ئاو و خنکاون. هەنەد باس لەوە دەکات کە دوای ئەوەی قاچاقچیەکە جێهێشتون بەلەمەکەی ئاراستە کردووە، بەڵام دوای ئەوەی گەیشتونەتە کەنارەوەکانی یۆنان بەلەمی بەهاناوەچوونی یۆنان گواسوونێتەوە و دواتر وەکو قاچاقچی هەژمار کراوە. هەنەد بە پارێزەرەکەی گوتووە قاچاقچیەکە پێش ئەوەی بەلەمەکە جێبێڵێت بەدەمانچە هەڕەشەی لێکردووە و داوای لێکردووە کۆنتڕۆڵی بەلەمەکە بکات و ئیدی دواتریش هەر بەردەوام بووە لەسەر کۆنتڕۆڵکردنی ئەو بەلەمە بۆ کەناری ئارامی. ناکرێ بۆ کەسێک کە داوای پەنابەرێتی لە یۆنان بکات بە سزایەکی وا قوڕ سزا بدرێت تەنیا لەبەرەوەی ناچار کراوە کارێک بکات و بەلەمەکە ئاڕاستە بکات. ئەوان بەرجی قاچاقچی بە بەرقاچاق براواندا دەکەن. ساڵی 2014 یۆنان یاسایەکی دەرکرد کە بۆ هەر کەسێکی بە قاچاقبراو 10 ساڵ زیندانی بۆ قاچاقچی دەبڕێتەوە. ئەگەر بێت و مەترسی لەسەر ژیانی کۆچبەر هەبێت سزاکە دەبێتە 15 ساڵ و ئەگەر مردنی تێدا بێت بۆ زیندانی هەتاهەتایی دەگۆڕێت. دوای ئەو بڕیارە قاچاقچیەکان زوو پلانەکەیان گۆڕی و لە جیاتی ئەوەی خۆیان چاوساخی کۆچبەران بکەن چەند کەسێکیان لە نێو کۆچبەراندا دەکردە چاوساخ و لەسەر ئەو بنچینێش ئەوان بەرسزاکە دەکەوتن.